سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش و جەژنتان پیرۆز ومێ دەکەم جەژنی قوربان بێتە مای خێر و خۆشی وەلاچوونی دەرد و بەڵاو و ناخۆشی و قەیرانەکان لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی ومێ دەکەم کە خوای گەورە هەرچی ناخۆشیەک هەیە و بە تایبەتی پەتای ڤایرەسی کۆرۆنا و قەیرانە ئابوورەکان لەسەر هەرێمەکەمان لا ببا. بەڕێزان لە ماوەی ڕابردوودا جموجۆڵێکی سیاسی پەرلەمانی خێرا لە هەرێمی کوردستان دروست بوون. یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی باڵا کۆبوونەوەیان کرد. دواتر هەرێکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سەرۆکی حکوومەتی کوردستان کۆبوونەوەی کرد. لە پەرلەمانی کوردستاندا 3 ڕۆژ بە چڕی قسە لەسەر هەنگاوەکانی ڕابردوو و کارەکانی ئایندە و وەڵامی پرسیارەکانی پەرلەمانتاران درایەوە. ئەوەی کەمە بەسمە بیڵم لە تەوەری یەکەمی بەرنامەی گەرماوگەرمی ئەم شەوە گفتوگۆکەین لەسەر دانیشتنی نێوان حیزبەکان و خزمەتکردنی خەڵک. یعنی دەکرێت بڵین دانیشتنی نێوان حیزبەکان دەرەنجامەکەی خزمەتی خەڵکە، یعنی ئەو مەفهومە لە لای خەڵک ئێستا ئەگەر بوترێ ئاساییە خەڵک ئەمەی پێ خۆشە. لە لایەکی ترەوە لە هەرێمی کوردستان لە سەرەتای مانجی حەوت و پێشتریشەوە پرۆژەی چاکسازی گەرم و گوڕە و قسە لەسەرەوە کرێکە ئەم پرۆژەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە و لە هەنگاوی یەکەم لە موچە و ڕێخستنی موچە و دەرماڵە و یەکخستن و یەکسانی پیشاندان لە ناو موچەی هاوڵاتیان و بڵین فەرمانبەرانە دەستی پێ کردووە. لە بەرامبەردا لە ناو هێز و لایەنە سیاسیەکاندا پرسیاری جددی هەیە لەسەر پرۆژەی چاکسازی و قسە هەیە و پێشنیاری نوێ هەیە و قسەی نوێ هەیە بۆی کە پرۆژەی چاکسازی چۆن بکرێ و لە کێوە دەست پێ بکرێ. ئەمانە گفتوگۆی لەسەرەکەین لە تەوەری یەکەمدا و لە تەوەری دۆمیشدا قسەیەک لەسەر دیسانە و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەین کە بەپێی هەندێک سەرچاوە دوای جەژن یعنی ڕێکەوتن دێتە ئاراوە لە نێوان هەولێر و بەغدا. لە تەوەری یەکەمدا میوانداری بەڕێز دکتۆر دان ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆمان کردووە کە بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک دکتۆر بەخێر بیت. سپاس بۆ ئامادەبوونە. دەرفەتێک بەم جەژنە پیرۆزەیە بکەیت. جەژنی هەموو لایەک پیرۆزێ بۆ هیوایم کە ئەم جەژنەوە هاتنەوەی ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو خەڵکی کوردستان و دووربوونی خەڵکی کوردستان لە دەرد و بەڵا و مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی بەو هیوایم کە جەژنی کۆتایی هێنان بێ بە سەرجەم قەیرانە جیاکان کە بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە. دکتۆر ئەوەی کە باسم کرد دانیشتنی نێوان هێز و لایەنە سیاسیەکان گفتوگۆی لێوان هێز و لایەنە سیاسیەکان ئەوەی کە لە بێژە یەکێتی بە تایبەتی لە دوای کۆنگرەی نوێبوونەوە یعنی هەنگاوی بۆ ناوە لە پەیامی هاوسەرۆکان لە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە یەکی شەش جەختی لەسەر کراوەتەوە. چەندین دیدار و کۆبوونەوە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان کراوە دوایینیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. ئەمانە دەکرێت چۆن بکرێنە خزمەتی خەڵکەوە کاریگەریانە بێ؟ سوپاس دەکەم. طبعا یەکێک لەو خاڵە گرنگە جەوهەریانەی کە پێویستە هەموو خەڵک تێ بگا مەسئلە یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی قوربانیدان بۆ خەڵک ئەمە وەکو کورد دەڵێت چۆتە ناو خوێنی یەکێتیەوە. کە ئەڵێم چۆتە ناو خوێنی یەکێتیەوە یعنی چۆتە یعنی بەشێکە لە مێژووی یەکێتی. تەماشای خەباتی شاخ و شاریکە، تەماشای خەباتی چەکداری و مەدەنیکە. یەکێتی نیشتیمانی کوردستان شۆڕشێک نەبوو لە پێناو شۆڕشکردنە، شۆڕشێک نەبوو تەنها بۆ ئەوەی کە میلەتێک ئازاد بکە، شۆڕشێک نەبوو تەنها بۆ ئەوەی کە خوێن بدات، شەهید بدات، قوربانی بدات و خاچێک ئازاد بکە لە دەست زوڵم و ستەم. خەباتی یەکێتی خەباتێکی فکری، خەباتێکی ئایدۆلۆژی، خەباتێکی ڕێخستن، خەباتێکی حکومڕانیکردن، خەباتێکی دیموکراتیانە، خەباتێک بوو کە داوای مافی چارەی خۆنووسینی میلەتێکی ئەکرد بە سەرجەم لایەنەکانەوە، جا لایەنی فکری و پەروەردەیی بێ، جا لایەنی اقتصادی و ئابووری بێ، یا لایەنی عەسکەری بێ، یا لایەنی سیاسی بێ، یا لایەنی ئیدارەکردنی خۆ بێ. یەکێتی لە سەرەتای دروستبوونیەوە بیرمان نەچێت یەکێتی لە قەیرانان دروست بوو، قەیرانێکی سیاسی زۆر گەورە دروست بوو. یەکێتی کە دروست بوو لەو قەیرانەوە کاری لەسەر چاکردنی ئەو قەیرانە کردووە.
ئەم قەیرانەی ئێستا ئێمەتیایان قەیرانێکی تازە نییە. قەیرانی ناکۆچی دیوان حیزبە سیاسیەکان قەیرانێکی تازە نییە. ئەزانی لەگەڵ دروستبوونی حرەکەی کوردی، لەگەڵ دروستبوونی شۆڕشی کوردی هەر لە سەرەتاوە ئەم قەیرانانە بەردەوام بوو هەبووە. ئەزانی هەر لە سەرەتاوە هەبووە. بۆ چونکە ئێمە لەلایەنی حەزاریمان یعنی ئاگال لێ بە بەشێکی گەورەی بەشێکی بڵێن پانتاییەکی زۆر فراوانی سیاستکردن پەیوەندی بە حەزارەتی میلەتەوەیە. ئەزانی شێوازی سیاستکردن و شێوازی حکومڕانیکردن و ئیدارەکردن پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ حەزارەتی ئەو میلەتە. ئێمە ڕەنگە جۆرە کاڵیەکمان هەبێ لەوەیە. بۆیە بەڕاستی کاریگەری سەلبی هەبووە و لەگەڵ دروستبوونی شۆڕشی کوردیە ئەم قەیرانە هەبوون، ئەم قەیرانە سیاسی و ناکۆچیە سیاسیانە هەبوون. یەکێتی نیشتیمانی کوردستان کە هات دیقەت بە هەر لە سەرەتاوە کاری لەسەر ئەوە کرد کە چۆن لەلایەنە سیاسەکان لێک نزیکاتەوە. یەکەم شت کە نەفرەتی لێکرد ئەو شەڕە بوو کە لە شاخە بوو. دووەم شت کە ئیشی بۆ کرد بریتی بوو لە یەخستنی ئەها ناوی یەکێتی، یەخستنی چەند تەوەجوهێکی فکری و سیاسی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە. هەنگاوی سێ هەم دانیشتن بوو لەگەڵ لایەنەکانە و لەگەڵ ئەمانەشا دژایەتی کردوی حکوومەتی دەسەڵاتداری باسی ئەو سەردەما. لەگەڵ ئەوەشدا مەسرحی ئەکرد لە شاخ، لەگەڵ ئەوەشا تیپی مۆسیقای هەبوو لە شاخ، لەگەڵ ئەوەشا خزمەتی لاو گەنجیە کرد لە شاخ، لەگەڵ ئەوەشا خەریکی میدیا و ڕۆژنامەوانی بوو لە شاخ. گۆڤارمان هەبووە، ڕۆژنامەمان هەبووە، شتی رادیۆ هەبووە. شان بەشانی ئەمانە ئەم تەیارە فکریانە ببوورەوە تۆزە بە درێژەی پێیە. شان بەشانی ئەم تەیارە فکری و پەروەردەی و سیاسیانە تەماشاکە یەکێتی لە نهایەتە گەیشتە ئەوەی کە دەبێت بەرەیەک دروست کرێ، بەرەیەکی کوردستانی. ئەو بوو دروستی کرد. بەرەی کوردستانی یار و نەیاری یەکێتی شایەتی بۆ ئەوە ئاین کە دەستکردی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مام جلال و هەزار ڕەحمەتی لێبێ. لە دوای قۆنا ئەمە هەتا ئێرە لە دوای قۆناغێکی تر، لە دوای قۆناغی 91 و دامەزرانی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان کاری بۆ ئەوە کردەوە کە چۆن میلەتی کورد لەو جەوروستەمەوە کە شێوازێک ئازادی بینیەوە بەخۆیەوە چۆن فێری خەباتی مەدەنیانە ببێ، چۆن فێری هەڵبژاردن ببێ، چۆن لە یەکتری نەدات بەرامبەر خۆی نەدات. ئەزانی بیرمان نەچێت کە باسی شەڕی ناو خۆ ئەکرێ یەک بەیانی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە کە دەستخۆشی بکە لە شەڕی ناوخۆ، پیرۆزبایی لێ بکە. ئەزانی لەگەڵ ئەوانەش هەموویە قوربانیدانی یەکێتی بوو کە شەڕی ناوخۆ نەما، لەگەڵ ئەوانەشا قوربانیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە پەرلەمان و حکوومەت دامەزرایەوە، چەند دەورەیەک وەستاودا ئەمەزرایەوە ئەو وەستاودا ئەمەزرایەوە. قوربانیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە وەرنەگرتنی هەندێ وەزارەت کە لایەنێکی کە بۆ نمونە پێیداگر لەسەری سەرۆکی پەرلەمان چوزانم، سەرۆکی حکوومەت چوزانم، شتەکانی تر هەندێک پۆست و پلۆپایە هەبوو کە یەکێتی ئەگەر پێداگری بکردایە نەئەکرا، حکوومەتەکە دروست نەبوو. ئەزانی لەگەڵ ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان شانی دایە بەر ئەوە لە نهایەتە تەوەجوهی فکری یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەزانی شتێک زۆر جێخۆەتی باسی بکەم. جەنابی مام جلال لەم کۆتاییانەیە سیاست و تەوەجوهێکی فکری زۆر سەری هەڵگرتە بوو. ناوی نابوو سازان و پێکەوە ژیان، سازان و پێکەوە ژیان. هەندێک جار تۆ کورد دەڵێ بەخوێی چێژ ناکەیتەوە بە دراوسێکەوە، بەڵام ئەتوانی پێکەوە بژیت لە کوم دین و کومۆ لە دین بێ. تۆ خصوصیەتی خۆت ئازادی خۆت هەیە کە من نایەمە سەر ینی تەجاوزی ئەو سنوورە ناکەم و منیش خصوصەت و تایبەتمەندێتی خۆمەیە کە تۆ ناکرێ تەجاوزی بکەی. ئەم دوو قۆناغا لەگەڵ چێە ئەکرێ ساز بی ساز بە، لەگەڵ چێە ئەکرێ بژی ینی لانی کەم ئەضعف الئیمانەوەیە کە تۆ بژی لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە. ئەم لە جنابی مام جلال ئەمەی ئەم سیاسەتەی نەک لە کوردستان لە عێراقیش تەطبیق کرد وە سەرکەوتوش وتیایە بینیمان ینی فەتی حکمی مام جلال ماندی. لەبەر ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی مێژوو لە ساتە وەختی وەرگرتنی دەسەڵاتیشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی داوە لە پێناو سازان و پێکەوە ژیانی
حزب السیاسەکان لە هەرێمی کوردستانە ئەوەی کەماوەتەوە بڵێم ئەوەیە کە ئێستا حالی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی 4 دەیەوێت خطابێکی سیاسی موحد دروست بکە یەکگرتو دروست بکە ئەنی گوتارێکی سیاسی یەکگرتو دروست بکە ئەم گوتارە دوو سوودی هەیە یەکەم یەکخستن و با بڵێن ئێمە وەکو کورد یەک دەم و چاومانە بێ لە دەرەوە بۆ نمونە لەگەڵ ناوەند لەگەڵ دەرو دراوسێ یعنی پەیوەندی سیاسی پەیوەندی عسکەری پەیوەندی ئاڵوگۆڕکردنی ئاڵوگۆڕی سیاسی پەیوەندی ئێمە بە دەوروبەری خۆمانەوە بە وڵاتانەوە بە عێراقەوە بە شوێنەکانیکەوە یەک دەم و چاومانە بێ دوو گوتاری سیاسی ئیجباری خۆمانەکات هەموو لایەنێک سیاسەکان بەقەدەر پێگەی خۆیان لە ناو مجتەمەعەکەیە شان بدەنە بەر ئەو مەسئولەتی کە داوایەکەن و هەڵیان گرتووە بۆ ئەوەی کە ڕۆیان سپی بێ لە بەردەم جەماوەرەکەی خۆیانە لە دوای کۆنگرەی 4 یەکێتی نیشتیمانی کوردستان پیرەگری لەسەر ئەماکە باشە دکتۆر ئەوەی کە لە زۆرێک لە کۆڕ و کۆبوونەوەکانە یەکێتی ئاماژەی پێکردووە بە تایبەتی هاوسەرۆکان قسەیان لەسەر کردووە یعنی مەبدەئێکە کە یەکێتی لەسەر ئەو مەبدەئە لەسەر ئەو بنەمایش چۆێنی و حکومەتی تازەی هەرێمی کوردستانەوە حکوومەتی نۆ ئەوی شەراکەتی ڕاستەقینەیە یان بەشداری ڕاستەقینەی نەک هەرتە نایەکێتی هەمووی هێزە سیاسەکان لەم حکومەتە نوێیەدا ئێستا یەکێتی ئەم نەهجە دیسان باز دەکاتەوە شەراکەتی ڕاستەقینە بۆ پێویستە شەراکەتی ڕاستەقینە بریتیە لە تۆ سەرۆک و من جێگر تۆ وەزیر و من بریکار من وەزیر و تۆ جێگر یان شەراکەتی ڕاستەقینە کاکە ئارام ئەم پرسیارە زۆر جوان و زۆر لە جێ خواتی دەست خۆش بێ یەکێتی بە مەنسەب ینی بە پۆست بە پلە تەماشای مجتەمەع ناکە بە چاوی پلە تەماشای مجتەمەع ناکە بە چاوی خزمەت تەماشایەکە ئەزانی تۆزە پێش ئێستاوتم وتم ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها خۆی سازشی لەسەر هەندێک شت نەکردایە تەنازولی لە هەندێک شت نەکردایە قوربانی نەدایە بە هەندێک بەسەلەی زۆر گرنگ حکومەت ئەسڵن دروست نابوو کاکە ئارام دروست نابوو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو مەبدەئەی کە هەیەی پێی ئەوترێ شەراکەتی ڕاستەقینە شەراکەتی ڕاستەقینە ئەزانی چییە ئەوەیە کە ڕێگەم بدە بەقەدەر پێگەی خۆم ڕۆڵی خۆم ببینم جا ئەگەر کورسیەکەم هەیە دەم هەیە ئەگەر وەزارەتێکم هەیە بیستم هەیە مهم نییە تۆ لایەنی سیاسیمان هەیە یەک وەکیل وەزیری هەیە یەک بڕێوەبەری گشتی هەیە یەک وەزیری هەیە گرنگە پێگەی ئەم لایەنە سیاسیە دیار بێ ئەگەر وەزیرێکەیان دێ یعنی قسەی هەبێ یعنی ڕای هەبێ یعنی تەنها بۆ ئەو کورسی و بۆ ئەو موچەیە نەچوو بێتە ئەو جێگەیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی هەیە بۆ خزمەتکردنی خەڵک آخر خۆ نابێ بچێت لە ناو پەرلەمان لە ناو حکومەت هەرچی ویسترا فەڕز کرێ بە سەریا و هەرچی ویسترا بکرێت و هەرچی ویسترا بە قسەی خەڵکی ترپان شتیوان هەبێت نەبۆ یەکێتی ئەمە دەزەیە نەبۆ هیچ دانێکی سیاسی تریش دەزەیە یعنی یەکێتی ئەمە نەبۆ خۆی ئەوێ نە لەسەر خۆشی ئەوێ یعنی نەخۆی ئەوێ بێ بە بەتەڵی ساحە و هەموو شەر قسەی ئەو بگوێ ئەو بێ نەخێر و نەبۆ کەسیش ئەمەی ئەوێ ئەزانی شەراکەتی ڕاستەقینە بریتێرەوەی کە ئێمە هەمومان بەیەکەوە خزمەتی بنیادی ئەم مجتەمەع بکەین ئەم مجتەمەع هەمومانی ئەوێ ئەگەر بێت و لایەنێکی سیاسی بۆ نمونەیەکێتی بیەوێ هەیمەنەی خۆی هەژمونی خۆی فەڕزکە بەسەر مجتەمەعەکەیە بەسەر لایەنە سیاسەکانی ترە بەسەر پەرلەمانە بەسەر حکومەتە ئەوە مجتەمەع ئاوای لێ کە ئەیستە لێ هاتووە ئەمەی کە ڕوئەیە خەڵک لەیمان لێ ئەکا خەڵک لێی لە حکومەت ئەکا خەڵک لێی لە مؤسسەکانەکە نەتیجەی چییە؟ نەتیجەی ئەوەیە کە هەیمەنەیەکی سیاسی قەناعەتی وایە باڵی خۆی بەسەر هەموو لایەنەکانی کە درێژ بکە ئەمە نەبۆ یەکێتی نەبۆ هیچ لایەنێکی کە نەڕاستە نە ئەبێوان باش یەکێتی کار بۆ ئەمە ئەکا شەراکەتی ڕاستەقینە ئەمەیە کە هەر لایەنێکی سیاسی شان باتە بەر ئەو بەرپرسیارەتیە بەقەدەر پێگەی خۆی لە مجتەمەعەکە لە حکومەتەکە لە پەرلەمانەکە بەقەدەر پێگەی خۆی بەقەدەر بوون و
وجودی خۆی لەناو جەماوەرە لەناو مجتەمەعەکەیە خزمەتی ئەو مجتەمەعە باشە بە تەوەجوهی خۆی. دکتۆر وەکو ئەکادیمیەک جوابم بیتەوە پرۆژەی چاکسازی ئێستا لە پەرلەمان دەرچەوە حکومەت جێبەجێیەکە و وەکوەی کە هەمومان دەزانین هەنگاوی یەکەم باز لە دەرماڵ و چاکردنی موچە و ڕێخستن و ئەوانە دەکرێت. ئەمە وەکو ئەکادیمیەک جواب بیتەوە یعنی گرنگە چاکسازی لە هەر شوێنێکاوێ بۆ هەر شتێک بێ بەڵام چاکسازی یعنی لەوە دەست پێ بکرێ یان شتی تر هەیە یان هەنگاوی تر هەیە. پرسیارێکی لەجێ خۆیاتی دەست خۆش بێ. لە علمی ئوسوڵە قاعدەیەکەیە ئەڵێ لا يجوز درء الشر بما هو أشر منه بل يجوز درؤه بما يخففه أو يزيله. جامان أم قاعدة علمية وبناكم بكلي بنمونيك بتشرحكم تو خوانا خواسته يا خوا كستوشي دردونا خوشينا به تو نەخۆشێکت هەیە ئەیبەی بۆ خەستەخانە باشە دکتۆرێک دێتە سەر نەخۆشەکە فەحسیەکات بڵێن ئەوەی کە پشکنین بێ بۆ یەکات تەحلیلە چییە دوایی پێی ئەڵێ پێت ئەڵێ تو بڵێن تۆ سەحەبی نەخۆشەکەی خوا نەکردەوەتم دوای ئەڵێ هینی لێکردم دوعای لێکردم بەم شەوی جێژنا پێت ئەڵێ کاکە ئەمە تووشی نەخۆ تووشی ڕێخۆڵە کوێرە بووە باش ئەی تۆڵی چی دە بکەم ئەڵێ بە عملیاتیکەی عملیات چییە تعریفی عملیات چییە تۆ لەم باشتر دەزانی ئیشتەکەی تۆیە باشە ئەبێ بەنجکرێ ئەبێ خوێنی لەبەر بڕۆ ئەبێ یەک دنیا مزعفات و چوزانم سک هەڵدڕین و چوزانم کۆمەڵە شتێوێت باشە تۆ ئەم پرسیارەی لەکەی ئەڵێ دکتۆر ئەی خوا نەخواستای هینی ئەوە هەیە احتیمالی ئەوە هەیە ئەم نەخۆشەوەشینێت وڵای چۆن نیەتی لە ساعە چەند لە سا 25 باشە ئەی دیوی ئەو دیوی ئەمە چییە دیوی ئەو دیوی ئەمە ئەگەر نەوکرا عملیاتە نەکەوتە کاکوتێ کاکەمە خەتەریەتە و من نایکەم عملیاتە ناکەم ئەڵێ لە 175 چیاچی نەخۆشە باشە ئەمە هەردووکیان زەرەرەیانە هەردووکی تایەتی بەشی خۆی باشە ئەی کامیانەکەی تۆ کە ناڵەژەری منطق چی و پێڵێ منطق شو بيض منطق وزانستوي بيكيت أو قاعدة علمي أصول واضح الله لا يجوز درء الشر بما هو أشر منه تو الشر لا أبي خراب هيك لا أبي بشتكي خرابت له عيسى اللي وين بلا مكة بل يجوز درءه بما يخففه أو يزيله بل كنت بيتو أو شر بشتيق لا أبي ئەگەر توانیت لای بیت منعیکەی کابراتۆنی حەبێکی باتێ و بڵێ کاکە هەستە بڕۆ ڕۆماڵەوە تەواو دەست خۆش ئەگەر نەشت توانی یخەفیفه بێ تەخفیفیکەی کەمیکەیتەوە نە کامیان زەرەری کەمترە بێ وایان بکەی عەمەلیاتەکە زەرەری کەمترە بیکە بات تەواو بەرەجاتی بێ ئەزانی هاوشێوەشت هەیە دەمونەی پێشەوە چەندین کەس عەمەلیاتیان کرد و تەواو بوون و چاکبوونەتەوە ئێمە لەناو حکومەتە یەکێک لەو شتە گرنگانەی کە هەمانە بریتیە لە یعنی ئەو بەرنامەیە کە حکومەت بەڕاستی فترەیەکە دەستیاوەتێ و بانگەشەی بۆکە بریتیە لە پرۆسی چاکسازی پرۆسی چاکسازی پرۆزیشی زۆر پیرۆزە نەگرنگە پیرۆزە ئەزانی چونکە بە حکمی تەراکماتی هەندێک مەسائلی ئیداری و مەسائلی مالی و مەسائلی تر هەندێک شت هەیە هەندێک سێکتەر هەیە پێویستی بەڕێکردنەوە هەیە جا سێکتەری موچێ سێکتەری چوزانم مؤسساتە سێکتەری معاملە هەر سێکتەریشی تریشە ئاوەدانیە بەڵام کاکە ئارام گرنگە تۆ ئەمانە هەمووی بخەیتە خزمەتی قوتی خەڵکەوە نەک لە قوتی خەڵکەوە دەست پێ بکەیت جوان یعنی تۆ ئەبێ ئەمانە بۆیە بکەی لە پێناوی ئەوەی کە خەڵک باش بژی خەڵک باش بژی باشە کە تۆ کۆمەڵێک چاکسازیت پیشاندا لە کۆمەڵێک سێکتەری جیاوازە ئەو کاتە خەڵکەکە خۆی زۆر ئاساییە بەلایەوە کە تۆ دەست بۆ هەندێشتی ئەویش بەری شتی ئەو چییە ئەگەر مخەسەساتێکی زیای هەیە بێ بڕە وەڵامش دەگەڵتە خەڵکیش دەگەڵەوەیە ئەگەریکە مەعاشێکی زیاوەری وەڵاوی بڕە دەست خۆش بێ ئەزانی بەس شتی پێش ئەو لە پێش ئەوە کە هەبێ تۆ جارێ ئەوانە بکە یەکەم تۆ متمانەیە دروستەکەی لای خەڵک ئەو گاپە
ئەو فەراغی کە هەیە لە بینی تۆ خەڵکە لە بینی حکومەت و خەڵکە وردە وردە نامێنێ بڕەبێتەوە ئەزانی تۆ زانی ئێستا ینی فەراغێک دروست بوو ئەم فەراغە یەکەم کۆمەڵێک نەیار تەراتێنی تیاکەن دووەم وردە وردە دیوارێ دروستە بێت کە متمانە لە بینی حکومەت و خەڵکە وردە وردە دێتە خوارەوە کەی کاری حکومەت ئەوەیە ینی ئیشی حکومەت ئەوەیە کار لەسەر ئەوە بکە کە متمانەی خەڵک بجێڕێتەوە بۆ خۆی بەنمونە دکتۆر ئەگەر زۆر کورتێکی تۆ چکە کاتم نەماوە بەنمونە کام سێکتەرانە لەکوێ کاکە شتی زۆر زۆر ئاسایی هەیە بۆ نمونە لە شارەوانیەکان لە ئیش و کاری شارەوانەکان نەگوەکو مؤسسە دایرە مثلا مەسائلی هەندسی هەیە معامیلەکانمان هەیە مثلا بە مەسائلی هەندێک نەسریاتی ئەملا ئەولا هەیە هەندێک با بڵێن پارە لە هەندێک شتا ئەڕوا کە ڕەنگە زەڕور نەبێ ئەو شتانە ئێستا لەم قۆناغەیە شتی پێشتر هەیە تۆ پارەکە بدەی بە و نەیدی بەوە مەسەن بۆ نمونە ڕەنگە هەندێک پرۆژە هەیە کاتی نەبێت چارەسەرێکی باشە داد ناو دەست خۆش بێت شتێکی باشە دەست خۆش بێت کاکە ئارام ئەم ژوورە ئەیکەی باڵتون باشە هەڵا ئەگەر هەبوو بیکە باڵتون بەس ئێستا تۆ ئەو ڕێگەی کە پیاوی خۆڵە بە تۆ جارێەوە چاکە ئەنجاوەرە بۆ ئێرە لەبەرەوە هەندێک سێکتەر هەیە سێکتەری ئاوادانی ناوانەی وەکوتم سێکتەری خۆشکردنی با بڵێکردنەوەی هەندێک دامەزراوە ئەڵەی کردنەوەی هەندێک شوێنی تر ئەڵەی حتا ینی ئەکرێ هەندێک مؤسسە هەیە بچووک بکرێتەوە ئەدی نەگو کۆی کە تۆ خەڵخی دەرکەی نا وەکو ئەوەی کە خۆی مؤسسەکە خۆی ئەزانی و یەکێ لەو شتانی تر کە هەیە کە من زۆر گرنگە بەلامە بەڕاستی قسێکی تیا بکەم مۆزوعی ئەو لا مرکزیەتی کە هەیە ئەزانی کە ئێمە هاوارمان کردەوە ئەوە جارێک ناو دوو ناودەنا ئەزای چەند گرنگە ئەوە تۆ وا لە خەڵکی شارێ بکەی کە قوتی خۆی بەدەستخۆیەتی وا لە خەڵکی شارێ بکەی کە ئیداری خۆی بەدەستخۆیەتی کە خۆی ئەبێ بچێتە ژێرباری ئەوەی کە ئیشی خۆی جێبەجێ بکە ئەزانی تۆ وا لە خەڵکە بیهێنە بۆ لای خۆت بە خەڵک بڵێ وەرە ئەمە ئیشەکەی خۆتە خۆت بیکە فەرمووی هەردوو دەستی هەڵکە وەرە هاوکارم بە بۆ چاکردنی ژیانی تۆ ئێمە ئەومان هەیە ئەزانی ئێمە ئەمانوێ خەڵک جارێکی کە متمانە پیا بکاتەوە و ئەمە ئەزانی کاکە ئارام ئەم جوڵەی ئەخیرەڵە ئەم شتە هیچ گران نییە لەسەر حکومەت بەس ئێرادەیەوێ بەس ئیرادە هەبێ هیچ گران نیە لەسەر حکومەت و یەکێتی نیشتیمانی کوردستانیش من دڵنیاتان بکەم لە دوای کۆنگری چوارەوە و بە درێژای نێژووی خۆشی بە تایبەت لە دوای کۆنگری چوارەوە کار لەسەر ئەم مەسەلە گرنگە باشە من سپاس دەکەم دکتۆر دانا ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆ سپاس بۆ هۆشداریکردنت سپاس بۆش کە بینەر بن پشۆیکی کورد وەرەگرم و تەوەری دۆم لە گەرما و گەرم دێمە وڵاتە جاریتر سلااوان لێبێ لەگەڵ کاگعتات تاوانکە لە تەوەری دۆم میوانە پێشەوەی کە بەرنامەکە دەست پێ بکاتەوە باسمان لە خۆپارێزی خەڵکە کرد بەڕاستی وتی لە بازار بوومە لە 10,000 کەس 1000 کەس ماسک و دەستکێش وشتی بەکارنێناوم مەترسێکی زۆر جددی ینی بەڕاستی حەقا دەچنە شوێنە قەرەباڵغەکان لا نیکەم هەر دەچن ماسک و ئەو شتانە بەکار بهێنین لەبەرەوەی با دوای جەژن شەپۆلێکی تر و خوانە خواستە قورسەیەکی تر ڕوو لە شاری سلێمانی نەکاتەوە مێ دەکەم کە هەمووشتان تەندروست باش بن کاگە تا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونە هیوادارم هەموو لایەک تەندروست باش بن و جەژنیشت پیرۆز بێ باز لە دۆخی عێراق و پەیوەندیەکانیان هەولێر و بەغاکەین دەمەوێت لە هەولێر و بەغاکەوە دەست پێ بکەین دوای باسی دۆخی عێراق بکەین دوێنێ شەویش تەوەرێکەمەر هەبوو لەسەر پەیوەندیەکانیان هەولێر و بەغدا ئێستا ئومێدێک هەیە لای خەڵک دروست کراوە جا تا چەند ڕاستە و تا چەند دوور و نزیکە ئێوەکو چاودێرێک دەتوانن ڕوونی بکەنەوە هەی باز لەواکرێت دوای جەژن ڕێکەوتن دێتە ئاراوە و هەردوای جەژن 300 یان 400 ملیاری جەژنانە دێت لە بەغاوە و یعنی تۆزێک لەم قسانە هەن ئەم مبادرانە دەبینی ئەم ینی هەنگاوەکانی دەستپێکردنی ڕێکەوتن دەبینی چکە زۆر قسە کراوە لە ماوەی ڕابردووە زۆر یەکیان بینیوە زۆر وەفد چۆ بۆ بەغا و وەفد لە بەغاوە هاتووە زۆر سپاس بۆ جەنابەت کاگەرام ئێوارەی جەنابەت و بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان باش پڕبەدڵ پیرۆزبایی هاتنی جەژنی قوربانی پیرۆز
لەسەر جەم مسلمانانی جیهان و کوردستان و سلەیمانی بە تایبەتیترەکەم هیوام وایە هاتنی ئەم جەژنە بێتە کۆتایی خەمەکان و هاتنەدی خەونەکان و کۆتایی هەموو نەخۆشی و ناخۆشیەکان بێ بە پەتای نەگریسی کۆرۆناشەوە ئینشاءالله. بە دڵنیاییەوە ئەوەی کە هەیە ئەوەی کە باس ئەکرێت چەند ڕۆژێکە لە ئیعلام و دوێنێش لە سەرزاری وەزیری پەیوەندیەکانی نێوان عێراق و هەولێر باس کرا و دووپات کرایە کە لێک نزیکیەک هەیە و ڕەنگە ئەوە ڕانەگەێنرابێت کە ڕێکەوتنێ بەڵام لە هەندێک لە ماڵپەڕ و ئەوانە ئەیبینین کە گوایە دوای جەژن ڕێکەوتنەکە واژۆ ئەکرێ ئەمە وتەیە بەڵام لێک نزیک بنەوەیەک فعلەن هەیەەوە ئەندامانی لیژنەی دانوستانکار لە بەغدا ئەمەیان باس کردو ئەم لێک نزیک بوونەوە هەیە و تەسەور ئەکرێت دوای جەژن ئەو بڕەپارەی کە باز ئەکرێ بێت تەسەورەکەم ئەگەر ڕێکەوتنیش نەبێت ڕەنگە ئەو پارەیە وەکومانکانی تر بۆ موچەی فەرمانبەران بنێرێتە هەرێمی کوردستان و لەگەڵەوە هەرێمی کوردستانی ئەمە پرسیارە دروستەکە بوو لە دەشت بڵ مستەفا کازمی لەو دۆخەیە بوێرێ بڕیاری وابە بۆ خۆی مستەفا کازمی من پێم وایە ئێستا ئەویش بۆ خۆی لە دۆخێکی ناهەموارە لە عێراق بارودۆخی عێراق لە کوردستان ڕەنگە ئەگەر زۆر خراپتر نەبێت باشتر نییە و لەو بارودۆخانەیە کە کەس حەسوودی پێ ناوە بەڕاستی بەڵام ئەوەی کە هەیە وەکومانکانی ڕابردوو وەکو ئیسیحقاقێک یعنی بەڕاستی ئەو لە مانگی چوار کرا بڵێ ئەو مافا یعنی هەندێک لەوانەی کە لە بەغداشن هەمویان بەڵام هەندێکیان ئەوە ئیقرار ئەکەن بۆ گەلی کوردستان وەکو بەشێک لە عێراق بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەو پارێ بنێردێت تا ڕێکەوتنێکی تەواو ئەکرێ ئەم ڕێکەوتنە ئەوەی هەیە هەمومان نەزانین ئێستا حکوومەتی عراقی جگە لە داهاتی نەوتی باز لە دەواازە سنووریەکانی شەگەڵ داهاتی ناوخۆیەکە بچێتەوە عێراق و لەوێەوە لە دوای ئەو گەشتنی ئەو داهاتی دەواازە سنووریەکان و ناوخۆی کوردستان بۆ عێراق ئەنجا بەشە بودجە یان پێ ئەوەی کە پێوترێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم وا بە ئاسان و بە سانایی نایبینم ئەم ڕێکەوتنە بە یەک وەفد و بشن لەوێ واژۆی ئەم هێشتا لە دانوستانە بەڵام ئومێدی شەیە یعنی بێ ئومێد نین لەوەی کە هەبێت چونکە هەم هەرێمی کوردستان هەم چونکە ئەوەی کە ئێستا ڕائگەندە هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە ئامادەین داهاتی نەوتەکە و خودی نەوتەکە ڕادەسی بەغدا بکەین بەڵام بۆ مەرجەی کە ئێمە کۆمەڵێک ئیستحقاقات و پێداویستی بودجە و موچەمان هەیە بۆمان بنێرەوە بەغداش بۆ خۆی بەشێک لەو داواکاریانی کە ئێڵێ لەوەیە خۆی ئەبینێتەوە بۆیە ئومێدی زۆر هەیە ئەم ڕێکەوتنە بکرێەوە بگەنە ڕێکەوتن و حکوومەتی عێراق بەشە موچەی هەرێمی کوردستان بنێرێت. ئێمە باسی سروشتی چۆن ڕێکەوتنێکەکەین ڕێکەوتنێک بێ کە تاوەکو ساڵی 2021 و پرۆژە یاسای ئابووری یاخود بودجەی 2021 یان باسی ڕێکەوتنێکی کۆنکرێتی بکەین. نەهار بۆ خۆی ئەوە ڕاگەاندراوکە گەرام یعنی ڕێکەوتنەکە ڕێکەوتنێک بۆ ساڵی 2020 تا کۆتایی ئەم ساڵی 2020 و جارێکی تر خراپ نییە ئەمە تۆ ینی 5 مانگ 4 مانگەکە 4 مانگ ڕێ بکەویت و دوای دیسان بەزم دەست پێ بکاتەوە 5 مانگەکە ینی لە تۆ گەر حەوتیش لا بەی 5 مانگەکە 8 ئەم 5 مانگە لە ساڵی ئایندە چکە ئێستا ئەنجومەنی وەزیرانی عێراق گەڵاڵەی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021ەکە و لە ساڵی 2021 جارێکتر کە پرۆژە یاسای بودجە دێتەوە پەرلەمانی عێراق و ئەنجومەنی نوێرانی عێراق ئەو کاتە ڕەنگە دیسانە ینی پێویستی بە دانوستان و ئەوە بێتوانێت چۆن ئەو فەقرانە جێگیرەکەن و تەسبیتەکەن لە ناو پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 ئەوانەی کە ئیستحقاقی هەرێمی کوردستان بە پێی دەستور ئەمە بە خۆی ئەوەی ئەوێت یعنی ئەو دانوستانی هەر ئەوێتوانێت جاو کاتە لە ڕێگەی لیژنەی دارایی ئەکرێت لە نوێنەرەکانمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەتوانن ئەمە بکەن یان جارێکی تر پێویستی بۆ حکوومەتی هەرێم لیژنە بنێرێتەوە ئەوێ جارڕێ بکەین لەگە بەغدا بڵین کاکە مەلەفی نەوت مەلەفی وزە بەم جۆرە مامەڵی لەگەڵاکەنی ترەمە پێویست نەکایین هەموو دەقێ چکە بەڕاستی نە خەڵک لە کوردستان نە هێزولایەنە سیاسەکان نە خەڵک لە بەغا نە حکوومەتی بەغا ئەو متمانە گەورەیان بە یەکتری نییە بەڕاستی تا بڵێ وڵا دقیقەی چێکە 4 مانگتر قساکەینەوەوانە یعنی هەز ناکەی ئەمەژی چێکە لە گرفتە گەورەکان کە متمانەکە ینی هێندە دوورن لەیەکەوە کە متمانەشیان نییە زۆر بابەتێکی زۆر جوانە پەسەندە یعنی ئێمە هەموو ئەخوازین ڕێکەوتنێکی کۆنکرێتی استراتیژی دوورمەودا هەبێ بەڵام ئەم ڕێکەوتنە کەنیە ئەمە من هەموو ئۆباڵەکەی ناخەمە هەرێمی ئەستۆی هەرێمی کوردستان و چونکە بە خۆت ئەزانی هەموو ئەو گۆڕانکاریانی کە لە بەغداش دێن هەر سەر وەزیرانی کە لە بەغدا دێتە پێشەوە ڕەنگە بۆ خۆی بۆ دانوستان کۆمەڵێک مەرجی تایبەتی خۆی هەبێ و ڕوئای جیاوازی هەبێ بۆیە ئەم ڕێکەوتنە استراتیژی دوورمەودایە ئاسان نییە یعنی وە
هەرێمی کوردستانیش بۆ خۆی وەکو حکومەت و چیانی هەرێمی کوردستان پێی وایە ئەگەر هەموو ئەم داهات و نەوت و دەواازە سنووری و داهات ناوخۆیەکان بدرێتەوە دەست بەغدا و ناوەند بەخۆی هەیبەتی هەرێمی کوردستانیش بە جۆرێک لە جۆرەکان نامێنێ ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو ئیدعا نەکرد ئابووری سەربەخۆ و ئەم شتانە ئەمە هیچ نامێنێ و بە شێوەیەک لە شێوەکان تۆ ئەبێ هەمیشە و هەموو سەری مانگێک چاو لە دەستی عراق بێ ئایا بۆت ئەنێریاننا یا هەر گرفتێک بێتە پێشەوە ڕەنگە عێراقیش ئەو دەواازێت لێ بگرێتەوانی ئەو کاتۆ کارتی فشار بۆ هەر دانیشتنێک بۆ هەر بابەتێکی تری کە دێتە پێشەوە خۆ ڕەنگە بەیانی هەر بابەتی ئابووری نەبێ بابەتی تری سیاسی دێتە پێشەوە بابەتی جێناکۆکەکانمان هەیە بابەتی پێشمەرگە هەیە بابەتی سنوور هەیە کۆمەڵێک بابەتی گرنگ و استراتیژی زۆر بە هەڵواسایی لە نێوان هەرێم و بەغدا ماون کە ئەمانە بەڕێی من بەغدا چونکە ئێستا ئەوەی کە بەداخێکی زۆرەوە ئەڵێن هەرێمی کوردستان لە لاوازی خۆی و پێگەی لاوازی کوردستان لە بەغدا وای کردووە کە ئێستا عێراق مەرج لەسەر کوردستان بەڕاستی تەسبیتەکە و فەرزەکە ئەمە بابەتێکە جێی نیگەرانی هەمووانە و ساڵانی ڕابردوو ئێمە ئەوەی کە ئەیبینی هەرێمی کوردستان وانە بوو ڕەنگە زۆر جار پێچەوانەی ئەمە بوو چونکە کورد کە ئەچوو دانیشتن لەگەڵ بەغدا ئەم داخوازی زیاتری هەبوو لە بەغدا بەڵام ئێستا ئەم یەک داواکاری و یەک مەطلبی هەیە تەنها ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لەگەڵ بەشێک لە بودجەی تەشغیلی ئەوانەی کە هەیە بۆ بەڕێوەبردننی ئیشوکاری ڕۆژانی وەزارەتەکان کە بەغدا ئەمەش بە تەواوەتی پێت ڕەوا نابینێ هەتا ئەو داهاتانی کە بە تەواوی نەوت و دەواازە سنووری و ناوخۆی و ڕسم و گومرگ و هەموویەوە نەچێتەوە ژێر دەستی خۆی ئەمەش بەڕێی من ڕەنگە هەرێمی کوردستان بە ئاسانی نەتوانێت دەستبەرداری ئەمە ببێت جا لەبەر هەر هۆکارێکە هۆکارێک لەوانەیە کە ڕەنگە ئەوان پێیان وایە حکومەتی هەرێمی کوردستان پێی وایە هەیبەتی کوردستان قسەی زۆر ئەکرێت کاگاتە یعنی کە ئێستا مووقیفی هەرێمی کوردستان مووقیفێکی لاوەسترە لە بەغدا بەڵام یعنی کە ئەڵین لاوەستر یعنی ئێستا ئێمە هیچ کارتێکمان لە بەردەستانیە بەرامبەر بەغدا بەکاری بێنین هیچ خاڵێکی دیبلۆماسی بەهێزمان نییە لەگەڵ وڵاتانی زلهێز وڵاتانی دراوسێ لەگەڵ بەغدا بەکاری بێنین لە ناوخۆی عێراقا هیچ کارتێکی ترمان نییە بیکەین بە کارتی فشار لەسەر بەغدا کاگارام کارت ڕەنگە هەبێ کارتی بەهێزی هەرێمی کوردستان لە یەکگرتووی خۆیەتی ڕاستی ئەو کارتی کە لە دەستی هەرێمی کوردستانە ڕەنگە نەتوانێت تەرحیکە لەبەر ئەوەی بەڕاستی بەداخەوە جارێکی ترێڵێم ئێمە لە ناو خۆ ناکۆکی گەورەمان هەیە ڕەنگە حیزبێک پێی وابێ بابەتی کارتی فشارە لە بەرامبەر بەغدا بەکاربێنرێ حیزبێک لایەنێکی تر پێی وابێ وانی ئەمە بە حقیقت چونکە بە خۆمان زانین حکومەتی هەرێمی کوردستان لە هەندێک ئەحزابی سیاسی لە مەرێمە دروست بووە و ڕوئیای ئەوان و بەرنامەی ئەوان و ئەجندای ئەوان لەناو ئەم حکومەتەوە سیاست پەیڕەوە کرێ بەڵام ئەگەر ئەمە بکرێ ئەم کارتانە کاتی بەهێزە یعنی ئمە چکە عراق مووقفی عراقیش لەو پەڕی بەهێزی نییە چونکە ئێستا ئێمە ئەزانین عراقێکی ئاڵۆزی پرشەڕشۆڕی ململانی و بەڕاستی لێکترازاوە ئەوەی کە هەیە مستەفا کازمی نەبوو خۆی شخصێتێکی کاریزمی گەورەی مهمە لە عێراق و نەخاوەنی کتلەیەکی گەورە و سەرەکی بۆ لە پەرلەمان کە ئەم ئەمەتمانێ بەدەست بێنێ و بکرێتە سەرۆکوەزیران من پێم وایە مستەفا کازمی لە دۆخێکا کە بۆتە سەرۆکوەزیرانی عێراق بۆ بابەتێک بۆ کاتێکی بۆ دەورەیەکی ئینتیقالی بۆ گواستنەوەی ئەم دەورە ئینتیقالی ئەوەی کە ئەو هەموو ناڕزای و شەپۆلی ناڕزایەتی کە لە بەغدا و لەو شارەکانی تری جنوب و وەسەط هاتنە سەرجادە و عادل عەبدولمەهدیان پێلا برد وەکو ئەزعەف الئیمان بە کازمی ڕازی بوون کە بیهێنن ئەم قۆناغا تا هەڵبژارنێکی پێشۆخت بگەێنێ و بیگەێنێتە مەحەتەیە کە هەڵبژارنی پێشۆخت بکرێ بەڵێ کارت هەیە بەڵام ئەو کارتانە من ئێستا ڕەنگە لێرەوە ئەگەر ئێمە بەیانی هەندێکیان بکەین ڕەنگە بۆ خۆت باش زانی یعنی خەڵکێکەیە لەگەڵ ئەوە نییە خەڵکێکەیە ڕێی بە جۆرێکی ترە ئەژنە کۆمەڵێک کارت هەیە یعنی یەکێک لەو کارتانی کە هەیە بەجددی کارتی ئاوە کارتی بەنداوی دەربەندیخان و دوکان کە کارتێکە ئەکرێ بەڕاستی بەکار بێنرێ بەڵام هەمیشە کورد وتوێتی ئەما خەڵکی سڤیل لی زەرمەند دەبێ اینجا خۆ تۆ ئەگەر بتوێ فشار بکەی خۆی ساز وڵاتێکی وەکو تورکیا کە فشاری گەورەی ئەخاتە سەر عێراق و سووریا خۆ خەڵکی سڤیلە لە نەتیجەلی زەرمەند دەبێ یەکێک لەو کارتانە ئەوانەیە بەڵام هەرێمی کوردستان نەک لە 2023 ئەکرێ بڵین لە 91ەوە ئەم کارە تاقی ناکاتەوە بەکاری نایانێ بەو پێی کە ئەڵێ ئەم کارتە کارتێکە ڕاستەوخۆ زەرر لە حکومت نادا لە ناوەند نادا بەڵکو تا ئەگاتە
کۆتایی ئەو شوێنانی کە لەم کە ڕەنگە ئەگەر بە پێچوانەوە بە شوێنەکەمان ئێمە لە باشوورەوە هەن لە باکووربوونە حەو زەمان دەجار دەیان جار ئەمە کراوە ئێمە بینیمانە ئێران چەندین جارە زێ سیروان خەریب وشک کارسانی و ئەڵوەنی وشکرد ینی بەڵێ ئەمانە کارتن و کۆمەڵە کارتی تریشەیە کە ڕەنگە جێ ئاماژ پێدان باشە باس لە ناخۆی هەرێمی کوردستان کرد کارتە بەهێزەکە کۆدەنگیمانە ئێستا گفت و گۆشت هەیە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە بە تایبەتی ئەوەی کە زۆر زەقە و چاوی لە سەرێکێتی و پارتیەکە کۆدەنگ بن پێکەوە کار بکەن و خاڵی هاوبەش هەبێ لە نێوانە و استراتیژیان هەبێ بە ئاڕاستەی بەغدا بەڵام پرسیارەکە ئەوەیە لەم گفتوگوانی کە لەگەڵ بەغدایکین لەم وەفدانی کە دەچنە بەغدا هەست بە بۆشایی گفتوگۆی سیاسی ناکەین لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان لە بەغدا بۆ ڕازیکردنی حکوومەتەکەی کازمی بە داواکانی کورد ئێمە کاگارام حقیقەتێکەیە ئەبێ بڵین بەڕاستی ئێمە کە باز لە ناکۆکی سیاسێکین لە هەرێمی کوردستان زیاتر چاوەکان و تەرکیزەکان فۆکس لەسەر پارتی وێچێتیە چونکە پارتی وێچێتی زامنی دەستەبەری ژیان و بژێوی و بابەتی ئەمنی ئەم وڵاتەن ئەم هەرێمن بە حقیقەت بەو پێی ئەوان پێگەی جەماوەریەکی گەوریان هەیە بەهێزیان هەیە و لە خەباتی چەکداری و شۆڕجێڕیە ئەمانە دیار بوون و حکوومەتی عراقی چەندین جار ئەگەر کەوتێتە مفاوزات لەگەڵ ئەمان کەوتێتە مفاوزات لە کە سەردەمی شۆڕشا ئێمە لەگەڵ ئەو پەڕی ڕێز بۆ هەموو لایەنەکانی تر لە خوانەخواستە لە شەئنی کەس کەم ناکەینەوە بەڵام پارتی و یەکێتین گرنگی بە کەناری ئارامگەشتنی ئەم وڵاتیان لە دەستە و ئەگەر کاتێک پارتی و یەکێتی ناکۆک بن ئێمە بینیمانە هەمومان لە تەمەنی خۆمان ئێمە مێژوویەکی زۆر دوور نییە بینیمانە کارەسات بەسەر ئەم وڵاتە هاتووە و بە پێچەوانەشەوە ئەگە پارتی و یەکێتی کۆک بن لایەنەکانی تر ڕەنگە ئەگەر بە خوانەکردا زۆر کۆدەنگیش نەبن هاودەنگ و ڕێی ئەمانیشیان نەبێ بەڵام ڕەنگە ئەو تەسیرە قورس و گەورەیان نەبێ ڕەنگە معارەزەیەکی ناوخۆی بێ لە حکوومەتەکەی هەرێمی کوردستان یان کار بۆ خولێکی تر دەورەیەکی تری هەڵبژاردنەکە کە ئەویش پێگەی خۆی بەهێزتر کا بچێتە دەسەڵاتەوە بەڵام ناکۆکی پارتی و یەکێتیە هەمیشەوە ئەکا کە تۆ بێهێز یا بەهێز لە بەرامبەر نەیار و لە بەرامبەر دۆستەکانیشت دەرکەوی ئەمەی کە ئێمە ئێستا لە بەغدا ئەیبینین ئەگەر پارتی و یەکێتی یەک ڕوئیان هەبێ بۆ بابەتەکان خۆشەر نییە یعنی ئێمە اختلاف شتێکی خراپ نییە اختلافی ڕێی بەڵام خلاف مشکلەتە یعنی تۆ خلافەکە دشترە یعنی وەڕەکیترە اختلافی ڕێی تۆزێک ڕێی من تۆزێک باشترە ئەمان ئەکرێ اختلاف و جیاوازێکی هەندێک تا حدێک بچووکیان هەبێت لەسەر کۆمەڵێک پێویستیشە هەبێت چکە ئەگەر هەردووچیانکو یەک بیرکەنەوە وەکو یەک بڕیار بن ڕەنگە ئەوش هەر ئیشەکە باش ئەوش باش نبێت چکە تاوکەری یەکتر دەوڵەمەندکردنی پرۆژە جیاوازیە لە بیرکردنەوە قەینا بەڵام لانی کەم بەرامبەر بەغدا و قوتی خەڵک و داوای بەڵام زۆر جوانە ئەوەی کە ئێستا ئەیبین مەمای خۆشبەختیە ینی دڵنیا بە ینی هەموو تاچێک کورد من لەگەڵ پەرڕێزم ڕەنگە خەڵکی بەرژەوەندخواز و ئەوانە هەبێت بە لێک نزیک بوونەوەی ئەم دوولایانە حساسێتی هەبێ بەڵام بە تێگڕا بە معدل خەڵکی هەرێمی کوردستان لە نزیکبوونەوەی ئەم دوو لایەنە ئەم دوو حیزبە سەرەکیەی هەرێمی کوردستان سوودمەند ئەبن و ئاهێک بەبەر ئەم وڵاتەیە دێتەوە ئێستا ئەو یەک دوو دانیشتنی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە نێوانیاندا هەبووە من پێم وایە ڕێگە خۆشکەرەوە زمینەیەک ساز ئەکا بۆی لە دوای جەژن دانیشتنی تری بە دوایدا بێ ئەم دانیشتانە لەسەر ئاستی ناوخۆوەک و هەرێمی کوردستان و لەسەر ئاستی بەغداش ڕێیان باشتر یەک خەن و یەکان گیر بن لە بەرامبەر داخوازەکانی هەرێمی کوردستانە بۆی بتوانن جارێکی تر بە پێگەیەکی بەهێزترە و بچنە سەر تاوڵی گفتوگۆ و لە بەرامبەر بەغداوا دەرکەون کە ئەمە یەک گفتوگۆی سیاسیش بکەین لەگەڵ بەغدا بە دەرنەم گفتوگۆ حکومی کە هەیە بەتەکید خۆ بۆ خۆی گفتوگۆی سیاسی ینی هەندێک لەو بابەتانی دانیشتانە بەشێکی گفتوگۆی سیاسی یان تۆ ناوچە ناکۆکەکان ئەو ناوچانی کە ئێمە لێرە پێڵی ناوچە دابڕێنراوەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان و گەڕانەوەی پێشمەرگامانە بۆ خۆی گفتوگۆی ئەمنی و عسکەری و سیاسی یعنی بەڕاستی هەمووی هەر بابەتی دارایی نییە یان بەڕێوەبردن و ئیدارەدانی چۆنێتی ئیدارەدانی کەرکووک کە ئێستا دیسان ئەوش دانیشتن هەیە لەگەڵ بەغدا بە لیژنەی جیاوازتر و بە چاودێری ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان ئەمانەش بۆ خۆی بابەتێکی ترن لێوە دانیشتنی سیاسین و گفتوگۆی سیاسین لەولاوە ئەوش هەر بەردەوامە وا هەستەکەم ئەوەش یعنی تقریبان چەند هەنگاوێکی باش چۆتە پێشەوە و ئێستا ئەوەی کە هەیە حکوومەتی بەغا ڕەنگە تا حدێک نەرمینواندنێکی هەیە بەڵام ئەوەی کە ئەبینرێ ئێستا لایەنە تورکمانی و عەرەبەکانی ناو خودی کەرکووکن کە تۆزێک کەمتر ملئەدەن بەم داخوازیانی هەرێمی کوردستان و وەکو جەنابیش ئاماژ پێدا هەمیشە هەروە بووە بەڵام کورد ئەبێ پشوو درێژ بێ و ئەو ناوچانە جارێکتر بگەڕێتەوە ژێر کۆنتترۆلی هەردوو لا با بڵێن ئەوەی کە پێوتری هێزی پێشمەرگی کوردستان و حکوومەتی ناوە باشە بۆ ئەم جارە ئەم پرسیارەوە زامجاری کەش لە تۆ کردو بۆ ئەم جارە شایەت و
لایەنی سێم هەرچێکی ناوەنەی هەبێ لە ڕێکەوتنەکەمان لەگەڵ بەغدا؟ هەمیشە بوونی باشترە، هەمیشە بوونی چاودێر یان سەرپەرشتیکار یان بەشدار لە کۆبوونەوەکان ئەگەر وەکو لایەنێکی مەحاید وەکو ئەمریکا یانەتەوە یەکگرتوەکان حتمما بوونی باشترە و زمانی جێبەجێکردنی ئەم دانیشتانەوە ئەم ڕێکەوتانە ئەکات لە داهاتوودا، چونکە حکوومەتی عراقی بەداخەوەی مایڵین لە سەردەمی شۆڕش و ڕژێمی پێشووی سەدام و ئەوانەی پێش ئەویشوە لە دوای 2003 چەندین کابینێتری وزاری پێکاتووە هیچی نەیتوانیوە لە ئاز داخوازی هەرێمی کوردستان بێ. من پێم وایە ڕەنگە بەشی زۆری لە ئەستۆی خۆمان بوو بێ، بەڵام زۆر جار کە تۆ سەرکردە سیاسەکانی خۆمانە دوێنی یان گوێیان لێگری ئەڵێ ئێمە هەر ئەوەندەمان پێکراوە و ئەوەی کە پێمان کراوە ئەمە ممکن بووە لە وەختی خۆی، بەڵام کەم تەرخەمیش هەبوو، یعنی بەشێک لەو خەتا و تاوانی کە ئەکەوێتە ئەستۆی خۆمان ئەو ناڕێکی و ناکۆکیە کە ئێمە باسی ئەەکەین. بەڵێ بە دڵنیاییەوە بوونی تەرەفی سێم گرنگە، بەڵام ئێستا وەکو ئەرزم کردی ئەوەی کە ئێستا باسی کازمیمان کرد، کازمیش ئەو کەسە بەهێزە نییە کە نتوانێت بە هیچ جۆرێک جوابی هەرێمی کوردستان باتەوە، بەڵام کە ئەبینێ ئێمە لێرە ناکۆکین و هەریەکە و لە ئاوازێک ئەخوێنێ و میدیای حیزبێک بە جۆرێک و میدیای حیزبێکی تر بە جۆرێکی ترە، بەڕاستی ئەمە پێگەی کوردی لاواز کردووە ئەوان پێی شاگەشکە ئەبن و کە ئەمە ئەبینن بەڕاستی ئەیانەوەی ئەم درزانە گەورەتر بکەن بیکەن بە کەلێن و دەلاقی گەورە و کە پشتی زۆر خراپی لێەوە بڕات. سپاس دەکەم بە ڕێزات عەبدوڵڵا چاودێری سیاسی لە چۆری دووەم لە گەرماوێرم بەشدار و زۆر سپاس بۆش کە بینەر بن دووبارە جەژنتان پیرۆز بێ و هیوادارم پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. خاتان لەگەڵ.